ساڵتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە سوپای عێراقی ڕایگەیاندووە هێزەکانی خۆی ڕێک دەخات بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەم ساڵدا. یەحیا ڕەسوڵ وتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی سوپای عێراق ڕایگەیاند سەدان سەربازی لە یەکەی 15 سوپای عێراقی گەێنراونەتە بنکەی سەربازی مەخموور کە 70 کیلۆمەتر لە باشووری مووسڵەوەیە و هێزی زیاتریش لە ناویاندا هێزی چەکدارەکانی عەشیرەتە سونیەکان پێشبینی دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بۆ ئەو ناوچەیە ڕەوانە بکرێن. لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فرانس پرێس بەشار ئەسەد سەرۆکی سووریا ڕایگەیاند پەیمانی دابەوەی تەواوی وڵاتەکەی کۆنتڕۆڵ دەکاتەوە. بەشار ئەسەد ڕایگەیاند هێزە چەکدارەکانی تەواوی سووریا کۆنتڕۆڵ دەکەنەوە، بەڵام ڕایگەیاند بەشداری هێزە هەرێماتیەکان لە جەنگی سووریا کاتی زیاتر دەخایەنێت و باجی قورسی دەبێت. ئەسەد هۆشیاریدا لە دەستێوەردانی ڕاستەوخۆی تورکیا و سعودیە کە لە ڕابردوودا پشتیوانی هێزەکانی ئۆپۆزسیۆنیان کردووە. لە حوڕیەت دەیلی نیوزی تورکی بڵاو کراوەتەوە لێڤێن گۆک سەرۆکی کوتلەی پارتی جەهەپەی سەرەکی ئۆپۆزسیۆن لە تورکیا ڕایگەیاند هاوڵاتیانی سووری ئامەد خوازیاری گەڕانەوەن بۆ ژیانێکی ئاسایی لە کاتێکدا ئەو ناوچەیە بە تەواوەتی خاپوور بۆ کاریگەری بۆ بە جەنگ و پێکدادان، بەڵام گەڕانەوەی دۆخی ئاسایی بۆ ئەو ناوچانە ماوەی 5 بۆ 6 ساڵ دەخایەنێت. ماڵپەڕی یانی شەفەقی تورکی بڵاوی کردوتەوە کە بە هەزاران شەڕوانی بیانی لە ڕیزەکانی یەپەگەدان کە لە وڵاتانی خۆراوەوە چوونەتە ڕیزی یەپەگە. ماڵپەڕە تورکیەکە ئاماژەی بۆ ئەوە کردووە کە زیاتر لە 8,000 شەڕوانی بیانی کە زۆربەیان ئەمریکین شانبەشانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە لە سووریا شەڕ دەکەن. لە یۆرۆنیوز بڵاو کراوەتەوە پاش 1 سەدە تیۆریەکەی ئەنشتاین دەسەلمێنرێت. تیۆری لەرینەوەی شەپۆلەکان کە لە شوێن و کاتی دیاریکراودا ڕوودەدات و لە ئەنجامی کێشانی تەنەکان بۆ یەکتر ڕوودەدات بەشێکە لە تیۆری ڕێژەی ئەلبێرت ئەنشتاین و تا ئێستا هەر بە تیۆری مابووە و نەسەلمێنرابوو، بەڵام توێژەران و زانایانی پەیمانگای لیگۆ کۆلابۆرێشن ڕۆژی پێنجشەممە 11 شوباتی 2016 بۆ یەکەم جار لە تاقیگەیەکی گەورەدا توانیان تۆریەکە بسەلمێنن. بەم دۆزینەوەیەش زانایان دەتوانن لە پاڵ چاودێریکردنی سادەوە و شەپۆلی ڕادیۆی و تیشکی گەرماوە ئێستا بە پێوانەی لەرینەوەی شەپۆلەکانەوە توێژینەوەی گەردوون بکرێت و تەنانەت کاتی دروستبوونی ئەو تیشک و تەقینەوانە لە سەرچاوەی خۆیانەوە بزانرێت. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیم پێشکەشکردن باختەوەر بن.